داواکاری گشتی لە هەولێر داوای ڕادەستکردنی وەهاب هەڵەبجەیی لە یەکێتی دەکات و ئینتەرپۆڵیشی لە گرتنی ئاگادار کردوێتەوە. بارەگای حیزبەکان چەنگیان بە فەرمانگە حکوومیەکان هەڵچنیوە. لە بەرگرانی نرخی کارەبا هاوڵاتیان هاواریان لێ ئەستاوە. لاتی وەرنیوز سڵاوتان لەبێت. من هودا عوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم. سەرۆکایەتی داواکاری گشتی هەرێم لە هەولێر لە ڕاگەاندراوێکدا کە وێنەی فەرمانی گرتنی وەهاب هەڵەبجەیی فەرماندەی دژە تیرۆری سلێمانی لەگەڵدا هاوپێچ کراوە کە لەلایەن ئاسایشی هەولێر وەک فەرمانێکی نێودەوڵەتی دەرکراوە داوا دەکات ناوبرا و ڕادەستی یاسا بکرێت. لە ڕاگەاندراوەکەی سەرۆکایەتی داواکاری گشتی هەرێمدا هاتووە بەداخەوە ماوەیەکە لە سنووری دەڤەری سلێمانی بەکارهێنانی دامەزراوەمنیەکان بۆ یەکلاکردنەوەی کێشە و ناکۆکیەکانی نێوخۆی و حیزبی و کەسیەکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە. لە کاتێکدا پێویستە دەستگامنیەکان کە دەستگای فەرمی حکوومەتن ئەرکیان پاراستنی ئارامی و ئاسایشی نیشتیمان و سەر و ماڵی هەوڵاتیان و پارێزگاریکردن لە دۆخی پێکەوە ژیانی و ئاسایش و ئاشتی کۆمەڵایەتی بێت و نابێت هیچ دەستگایەکی ئەمنی بێتە دەستگایەکی کەسی و بە مەبەستی تایبەت بڵاوکراوە بڵاو بکەنەوە لەو ڕوانگەیەوە ڕای دەگەێنن کاندەک تۆمەتباری داواکراو لەلایەن دادگاوە هەن پێویستە ڕادەستی یاسا بکرێن و لە بەردەم دادوەردا ئامادە بن تا دادگا ڕێکاری یاسایی خۆی بەرامبەریان بگرێتە بەر. با پێچەوانەوە ئامادە نەبوون لە بەردەم دادوەر و پشتگوێخستنی داواکاری دادگا و ڕادەزنەکردنی داواکراوان بە یاسا دەرفەتی زیاتر دەداتەوە تۆمەتبارانە کە پەنا بۆ کردەوەی قێزەونی دیکە بن و حاڵەتەکانی تیرۆر و کوشتن و ڕفاندن و تۆقاندیش لەسەر دەستیان ڕوو لە زیادبوون بکات و کۆمەڵگە بەگشتی لە ترس و دڵەڕاوکێ و نارامی دابێت. بە پێی زانیاریەکانی تیوار بەرپرسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی لە هەڵمەتی نوێی ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی کوردستان بەڕێوەبەری فەرمانگە حکوومیەکان ناچار دەکەن هەموو هەفتەیەک 2 جار سەردانی بارەگاکانی مەڵبەند بکەن. بە پێی بەدواداچوونەکانی تیوار مەبەستی زۆرکردن لە بەڕێوەبەری فەرمانگەکانی سنووری سلێمانی ناچارکردنیانە بۆ فشارکردن لە فەرمانبەرەکانیان و یەکلابوونەوەیان بۆ دەنگدان بە کاندیدانی یەکێتی. هەفتەی پێشوو هەمان مەڵبەند فۆرمێکی تایبەتی حیزبیان بەسەر فەرمانگەکان دابەش کردو داوای زانیاری کەسی و ئینتیمای حیزبیان لێکردبوون و پێشتریش لە کۆبوونەوەی بازنەی سلێمانی شارەزور بەرپرسی بازنە گفتوگوی باردۆخی یەکێتی خراپە و ئەبێت هەمووتان فەرمانبەرەکانتان ناچار بکەن دەنگ بدەن بە یەکێتی و وتبووی کێ ئێوەی خستۆتە سەر ئەو کورسیە. بارودۆخی نێوخۆی و دارایی یەکێتی نیشتیمانی ماوەی 6 مانگە خراپە و بۆ هۆیشەوە ترسی کەمکردنەوەی دەنگیان بەرپرسەکانی گرتووە و هەڵمەتی نوێی ئامادەکاری دەنگدانیش لەو چوارچێوەیەدایە. ئەگەرچی وتەبێژی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند نرخی کارەبای ماڵان زیاد نەکراوە تەنها نرخی کارەبای سیتیەکان زیاد کراوە. بەڵام دانیشتوانی سیتیەکان هاواریان لێ هەستاوە لەبەر گرانی نرخی کارەبا بە جۆرێک لە مۆرزەی هاویندا بۆ ماڵێکی یاسایی کە کەمترین کارەبا بەکاربهێنێت پێویستیان بە نزیکەی 250,000 دیناری عێراقیە. تیوار زیاتر بە دوای باسەکەدا چوو بۆی دەرکەوت خاوەن پرۆژەکانی شاری سلێمانی جگە پارەی حکوومەت هیچ زیادەیەک ناخەنە سەر وحدەکانی کارەبا بە پێچەوانی شاری هەولێرەوە بۆ هەر 50,000 دینارێک باڵانسی کارەبا پڕی 6,000 دینار زیادە لەسەر هاوڵاتیان وەردەگرن. وەزارەتی کارەبا لە ئێستادا قۆناغ بە قۆناغ کارەبای پریپەید دەگوازنەوە بۆ پرۆژەکانی نیشتەجێبوون بۆ هەر کیلۆواتێک کارەبا 156 دینار وەردەگرن. ئەوەش بەراورد بە نرخەکەی پێشوو 138 دینار نرخەکەی زیاد کردووە و بۆ تا نزیکەی دەهێندا. سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شات.